دوای ئەوەی نەنکم و بەهارخان وتیان سبەینەی بەیانی سەعات 11 نەشتەرگەریەکەی بۆکرێت و ئیتر تۆش لە دوعای خێر بێبەشمان مەکە. بەڕاستی زۆر دڵخۆش بووم، وا هەستمە کرد کە هەموو ئاواتەکانم هاتۆتە دی، بۆیە هەر خێرا تێرم خوارد وامزانی کە سەروپێی بەیانیم خواردووە. لە پاشەوەی کەنان خورا لەگەڵ بەهارخاندا کەوتبوونە گفتوگۆیەکی خۆش و هەستێک دروست ببوو لە کە ئەموت دەستێ بۆ خێر نەبێ بۆ بڕین باشە. کوردوەتەنی نان بەتەنها ناخورێ، ئەگەر بخورێ لەزەتی لێ نابینی بەتەنهایی. بە هەر جۆرێک بوو کۆتایی بەو کێشێ هات و دوای 3 هەفتە ئێوارەیەکیان لە دوای نوێژی شێوان لە مزگەوتەوە گەڕامەوە. پیاوێک و بەهارخان و 2 مناڵ لە دەوری نەنکم دانیشت بوون. بەبینینی من کاگڕێبوار هاوسەری بەهارخان بەرەو ڕووم هات و ویستی دەستم ماچ بکە، بەڵام نەمهێشت. زۆرم پێناخۆش بوو، من داوای گردن ئازایم لێ کرد. ئەو زۆر بەتاسەوە باوەشی بە مندا کرد بوو و زۆر بەڕێزەوە و بە کزۆڵی دانیشت بوو. خۆی بە من ناساند و باسێکی کورتی خۆی بۆ من کرد کە لەسەر مەرزی ئێران عێراق نیازی هەیە کار بکە. لە دوای باس و گفتوگۆیەکی کەم دیسانەوە سوپاسێکی زۆری کردم. وتی ئێستا توانام نییە پارەکەت بدەمەوە، بەڵام لە داهاتوودا پەیمان ئەدەم کە پارەکەت بۆ بگەڕێنمەوە. بە زوویی من وشەکانیم لە دەم فڕاند و پێم وت کاگڕێبوارجان، من جەنابتم نەناسیوە، کاتێکیش کە پارە بۆ جەنابت بەکار هاتووە بڕوان پێ بکە من ئاگادار نەبووم. کاگڕێبوار، من پرسیارێک لە جەناب دەکەم، ئەگەر توانیت جوابی بپرسیارەکەم بدەیتەوە ئەوە من پارەکەت لێ وەرناگرمەوە، و ئەگەر نەشت توانی کێشێک ناوێ پارەکەت لێ وەرئەگرمەوە هەر کاتێ هەتبوو. پرسیارەکەم ئەوەیە، ئەگەر کەسێک پارێکی زۆری هەبێت کاری پێوە نەکات و ساڵێک بەسەری داچوو بێت، ئەبێ ئەو پارە بەشی خوای لێ دەرپرێ، وایە؟ کاگڕێبوار وتی ڕاستە، ئەوە لە دیندا پێی ئەوترێت زەکات. وتم کەواتە ئازیزم کاگڕێبوار، تۆ جوابی پرسیارەکەت دامەوە، ئەو پارەیە بەشی خوایە و من نەمداوەتە تۆ، بەڵکو گەڕاندوومەتەوە بۆ خوای گەورە. کەواتە ئەگەر تۆ پارەت بوو قەرزەکە بگەڕێنەوە بۆ لای ئەو کە خۆی ئاگادارە بەسەر هەمومانەوە. دیار بوو لە قسەکانی من خۆشحاڵ بوو، وام تێگەیان کە پارەکەم هیچ منەتێکی تێدا نییە و منیش خاوەنی نیم. بۆیە زەردەخەنەیەک گرتی و دیسانە و باوەشی پیا کردم و بە تاسەوە نێوچاوانی ماچ کردم و داوای ئەوەی لێکردین کە بە خێزانی بچین بۆ ماڵیان بۆ ئۆردوگای باریکە. نەنکیشم لەو لاوە کە زۆر حەزی لە گەڕان بوو پێشەوەی کە من هیچ بڵێم ئەو خێرا ڕازی بوونی خۆی دەربڕی و لەگەڵ باپیرم ئامادەییان دەربڕی. بە دوای کاری ڕۆژانەمدا وێڵ بووم، دیسانەوە خەریک بووم بە ئازارەکانی ژیانەوە، وەک پیشەی هەمیشەیم ژیانێکی کۆپی کراو ڕۆژانە دووبارە ئەبەوە. زەمن تێپەڕی، بەیانێکی ساردی زستان بوو، دیسانەوە کەڵکەڵەی سەروپێ کەوتەوە یادم. زۆر تامەزرۆ بووم بۆ خواردنی، بڕیارمدا دوای نوێژی بەیانی بکەومەوە ڕێ بۆ سەروپێ خواردن. دەرچووم لە ماڵ، چوومە لای مزگەوتی گەورە، زۆر وشکە سەرما بوو، ددانەکانم لە سەرمادا هەڵپەڕکیانە کرد، هەڵە لەرزیم. کەچی لە تەنیشتمەوە گوێم لە ناڵە و هاوار و جنێودانێکی زۆر بوو کە دیم لاوێکی سوورسپی هەر لە تەمەنی خۆمدا بوو، بە دوای سندوقی تەختەی سێودا ئەگەڕا و هەڵ ئەلەرزی و سەرما کوڵمەکانی سوور کرد بووە. زوو هەنسکی بێفرمێسکی هەڵەدا، دەست و پەنجەی لەسەرماندا سوور بووەوە، دەستە ماندووەکانیشی بەستکیەوە گرت بوو، سۆزێکیشیە کرد، ئەیوت دایە جان بۆ بەجێت هێشتم، بەستۆم هەبوو تا سەبووری دڵە گلاراوەکەمی پێخۆش بکەم. ئای خوایە کە بێکەسم، ئای خوایە گیان بێکەسی خواردومی. وتەکانی سەرنجی ڕاکێشام، بۆیە چوومە لای و پێم وت براکەم بۆ ئەوەندە ناشکوریت، ئەو هاوار و هەنسکەت لە چییە؟ تۆ لاوێکی جوان خاسیت و توانای کارکردنیشت هەیە، گوێم لێتە هاوار بۆ دایک دەکەی، ئەگەر دایکت نەماوە خوا سەبۆری دڵت بداتەوە، خوای گەورە ئارامی بەسەر دڵ و ڕۆحتا بهێنێ.
ئەو هەموو گلەیە بۆ بەرامبەر بەخوا و بە زەمن هەڵەڕێژی. ئەی نازانیت کە مردنیش نیعمەتێکی خواییە، ڕاستە و حەق ئەبێ بیچێژین. ئاگام لێی بوو هەڵ ئەلەرزی لە سەرمادا. سەرما بلوسەکەی ڕق کردبوو، ئاو بەلووتیەوە نەئەوەستا و قژە ئاڵەکەشی زقم گرتبووی. هەستم کرد کە سەرمایەکی بێشوماری خواردووە. خێرا ئاگرێکی بچووکم بۆ کردەوە و لە بەردەم ئاگرەکەدا دامنا و کەوتمە گەڕان بە دوای تەختە و داردا. پێشمت ئەگەر برسیتە بابچینە ئەو چێشخانەی نانێ بخۆ باگەرمت بێتەوە، بەڵام ئەو بێدەنگی خامۆشی کردبوو. وردە وردە ئاگرەکەم بۆ خۆش کرد، بەڵام ئەو زیاتر هەڵ ئەلەرزی، شانەکانی وەک بێژن یاریانە کرد، جاروباریش وەنەوزی ئەدا و خەریک بوو بەسەر ئاگرەکەدا ئەکەوت. هاوارم لێ کرد براکەم ئاگاداری خۆت بە، من ئەبێت بڕۆم ئەگەر پارەت پێویستە با پارەت بدەمێ. ئەو کوڕەکەتە دۆزێکی نائاسایی و بەسەر ئاگرەکەدا بێهۆش بوو. بەپەلە فریای کەوتم هەڵم ساندەوە، کەچی ئەو هەر دەستی لەسەر سکی دانابوو. باوەشم پیا کرد، لە پاشان ویستم بە نەرمی بیشێلم، بەڵام کە دەستم بەرسکی کەوت دەستی من و خوێنی ئەو لۆکە بەیەکەوە تێکەڵ بوون. خوێن گرتمی. وتم لەوانێ چەقۆیان لێدا بێ. پێم وت ئەرێ ئەوە جێی چەقۆیە یان فیشەک. جوابم بەرەوە لە وڵاتی ئێمەدا چەک و چەقۆ وەکو تەزبیحی دەستی حاجەکانی لێ هاتووە، بۆیە خێرا گومانم بۆ چەقۆ و فیشەک چوو. بەڵام ئەو هەر بێهۆش بوو، بەجەم هێشت و لە ترسان ڕام کرد. سەرشێت و عەجوولەکەم بوونەوە هاوڕێم. هەم دیسان هەموو ئەندامەکانی لەشم پێیان ئەوتم ئەرێ سەرشێت لە چی هەڵاتی؟ لەبیرتە کە باپیرت پێی ئەوتی غیرت سەگ بتخوا بۆ ئەو لاوت بەجێهێشت. ئەو بمرێ ئەی دوایی ترسنۆکی تۆ ناکوژێ، بگەڕێەوە لە دەروازەی ترسنۆکیدا، مەژی ئەگەر بژمری وەک ئەحەی کوڕن و بە ترسنۆکی لەسەر جێگا ئەمری. ئەم گفتوگۆ و جەدەلە لەگەڵ خۆمدا گەڕامەوە سەر لاوە بێهۆشەکە کە سێرم کرد ڕەنگی هەڵبزڕکا بوو. خوێنی مەیوش بلوسەکەی گرتبوو. هەر لەو کاتەدا هاوارم کرد بۆ خەڵک، چونکە بەیانی زوو بوو. ئۆتۆمبیلیش دەست نەئەکەوت، عەرەبانەیەک لەبەر بەلەدێکەوە سەرەکەوت. هاوارم لێ کردوتم بگەرە لام. ئەو لاوم بە پەلە خستە سەر عەرەبانەکە و کەوتینە ڕێ بەرەو نەخۆشخانە. لەگەڵ خاوەن عەرەبانەکە هەردووکمان پاڵمان پێوە ئەناو بەڕاکردن بۆ ئەوەی بە زووترین کات بیگەێنینە جێگای تایبەت. عەرەبانەچێکەش زوو زوو پرسیاری لێکردم، ئەیوت ئەرێ کاکە چی ڕووی داوە؟ بە هەناسە بڕکێەوە بە پەلەپەلی خۆمەوە بۆم جێڕایەوە. کە گەیشتینە بەردەم نەخۆشخانەکە هەردووکمان لاوەکەمان بردە ژوورێ، گاندمانە سەر جێگایەک. بە زووی پزیشکەکان هاتن بەدەنگمانەوە و بردیانە ژووری نەشتەرگەری. هەرچەندە من زۆر ئازارم چەشت بوو بەدەستی ئەو لاوەوە، بەڵام ئەوەندەش پزیشکەکان و لێپرسراوانی نەخۆشخانەکە پرسیاریان لە من کرد سەبارەت بە ڕووداوەکە و ئەو گەنجە تەواو ماندویان کردم. سوپاس بۆخوا دوای چەند ساتێکی کەم پزیشکێک هەواڵی هێنا کە برینەکان نەجێگای فیشەکە و نەجێگای چەقۆیە، بۆیە زۆری نەبرد لە ژووری نەشتەرگەری هێنایانە دەرەوە و بردیانە ژووری چاوەڕوانی. پاشان پزیشکێک هاتە لامە و پێیوتم کە نەخۆشیەکەی زۆر سامناک و کاریگەرە، پێویستی بە نەشتەرگەریەکی زۆر گەورە هەیە و چارەشی بڕوام نییە لەم نەخۆشخانەیە بکرێ، چونکە سکی وەرەمێکی گەورەی تایە و ناوکیشی کراوەتەوە. ئێمە نەشتەرگەریەکی سەرەتاییمان بۆ کردووە تا ئەو کاتەی ئەیگەێنە لای پزیشکێکی تایبەتی. لەو کاتەدا دەستەکانم بەرز کردەوە بۆ ئاسمان، سوپاس و ستایشێکی بێپایانی خوای پەروەردگارم کرد کە ئەم لاوە برینەکەی جێگای چەقۆ نەبووە و نەفیشەکیشی بۆتە میوانی جەستەی. دوای ئەوەی وردە وردە چوومە لایەوە و سەلامم لێ کرد و دەستم خستووە ناو دەستیەوە، چاوەڕەشەکانی بە ئاستەمێک بەرز کردەوە بۆی ڕوانیم کە بینیم دوو دڵۆپە فرمێسک لە ناو چاوەکانیە گوڵکۆ و قەتیس مابوون. هیلاکی و سەرما کوڵمە ئاڵەکانی شەقشەق کردبوو. بەلاوازی سوپاسی کردم و چاوەکانی داخستبوو و چەند ساتێک لەگەڵیدا بەبێ دەنگی مامەوە.
پاشکەمێکی تر چاوەکانی وەک پەردە هەڵێنایەوە، بەڵام برژانگەکانی ئەوەندە قورس بوو پێڵووی چاوەکانی بۆ هەڵ نەئەبڕا. چوومە پێشەوە خۆم پێناساند و ناوەکەی خۆمم پێوت. وتم ئەی ناوی تۆ چییە بەڕێزەکەم؟ هەتاکو بچمە لای کەس و کارەکەت و هەواڵی تۆیان پێڕابگەێنم. کەواموت دوو دڵۆپە فرمێسک کەوتنە خوارەوە لە چاوەکانی. بە نەرمە زەردەخەنێکەوتی ناوم سەرهەنگە. ئاگام لێبوو کە توانای قسەی نەبوو، زۆر ماندوو دیار بوو، حاڵەکەی بەرەو خراپی ئەڕۆشت. بۆیە بە پەلە خۆم گەیاندە پزیشکەکان وتم فریام کەمون و وەرن سەیرێکی بکەن. ئەوان جەختیان لەسەر ئەوە کردەوە کە من بە پەلە فریای خۆم کەوم و بیگەێنمە شوێنی تایبەتی و پزیشکێکی تایبەتی، بەڵکو بەوە نەوەستان زۆر بەڕاشکاوە پێیان وتم کە ئەم نەخۆشیە زۆر کوشندەیە، لەوانەیە لە ماوەیەکی کەمدا لە ناوی بەرێ. منیش هیچم بۆ نەمایەوە، تەنها ئەوەم بە خەیاڵدا هات کە هیچ نەبێت پاریوەک نانی بۆ بهێنم کە سوکنایی بەدڵە سەرما بردەڵەکەی دابێتەوە. بۆیە پرسیارم کردەوە لە پزیشکەکان وتم ئەتوانم کەمێ خواردنی بۆ بهێنم؟ ئەوانی ژووتیان بەڵێ ئەتوانی. چووم و کەمێک خواردنم بۆ هێنا. هەر لەو کاتەدا چوومە لای پزیشکێک و بۆ دڵ ئارامی خۆم وتم فریایکەوە زۆر حاڵی ناڕەحەتە و پەرێشانە، چاوەکانی مت بووە بۆی هەڵنایەت. ناوی پزیشکێکم پێ بڵێ کە ناسراو بێ تا بی بەمە لای بە زووترین کات، بەڵام بێسوود بوو. کە چووم خواردنەکەم بۆ برد بۆم کرد بە بۆڵە و تیکە تیکە، هەر چۆنێک بوو کەمێکم کرد بەدەمیەوە. ئای ئەو بەستە زمانە چەندی برسی بوو. ئەم بینی چۆن بە لاوازی نانەکەیە خوارد و ئاهێکی پێدا هات. دوای نان خواردنەکەی پێم وت پرسیارە زۆر لێ ناکەم، ئەزانم کە ئێستا بەنجەکە بەری نەداویت، بێتاقەتیت و توانای قسەکردنت نییە. ئێستا من بەجێت هێڵم چونکە کارم هەیە، ئەبێ بچم بەلای کارەکانمەوە. سەرهەنگجان کاتژمێر 2 دوای نیوەڕۆ ئەگەڕێم وڵات. دوای ئەوەی کە گەڕامە وڵات ناونیشانی کە سوکارتم پێ بڵێ با هەواڵی تۆیان پێ بگێنم ئەچمە لایەن. ئێستا بخەوە بۆ خۆت ئیسراحەت بکە. دیسانەوە بەلا چاوێک سەیری کردم و سەری داخستەوە، دەستی کردەوە بە گریان. دیار بوو لە ناو چاوانیدا دەریایەکی پڕپرسیار و وەڵام شەپۆلی ئەدا. بەڕاستی زۆر بەزەیم پیایدا ئەهاتەوە، خەم و خەفەت وەک سن و کولە هەناومی خواردەبوو. زۆر پرسیارم لە خۆمە کرد کەچی وەڵامەکان ناڕێکانە بەدڵ مەکەوت. بەڵێ ڕۆشتم و بەجێم هێشت. پاشان کە گەڕامەوە بۆ لای سەرهەنگ دیار بوو ماندووی شەوانی پێوە دیار بوو. چوومە لای سەریەوە و لاشەی ماندوویم بە ئاگا هێناوتم سەرهەنگجان چوومەتە لای پزیشکێکی تایبەتی زیرەک، کاتم بۆ گرتووی. جا ئەگەر پێت ئەکرێت براکەم هێز بەرە بەرخۆت و با بەرەو ئەو پزیشکە وردەوردە بەڕێبکەوین. کاتیش درەنگە. دوایی ناو نیشانەکەتم بدەرێ تا بگەمە لای کەس و کارەکەشت و هەواڵی تۆیان بدەمێ. بە کەساسی و زەبوونیەوە سەرێکی هەڵبڕی، بەڵام لە ناوچەوانیدا تووڕەیی چەخماخەی ئەبەست. بورکان لە دڵ و جەستە و جانی دەرەچوو، هەر وەک پڵنگێک بەسرم دانەڕاندی. ئازارەکەی تاوی بۆ هێنا و خێرا لە نەڕەی خست و بە ئارامیەوە پێیوتم ئەگەر بە دوای باوکم داوێڵی گەڕاوەتەوە بۆ ناوسکی دایکی و بە خۆڵ مەلۆتکە کراوە. ئەگەر بە دوای دایکیشمدا ئەگەڕێیت لە ناو کونێکدا نێژداوە، کفنەکەیشی شەکراوی تێوە پێچراوە. بێزارم لە خۆم. تۆزانی ئەوە 2 ڕۆژە دایکم مردووە. کەسێک نەبوو بیشوات، تەنانەت لە وڵاتەکەی خۆمدا کەسێک نەبوو گۆڕێکم بداتێ بە خۆڕایی تا لەو جێگایەدا بینێژم. کەچی هێشتا نەپرسی من چێم؟ لە خۆم بپرسە بە دوای دایکم و باوکمدا مەگەڕێ. من خۆرێکی هەڵنەهاتووم، من مانگی ئاوا بووم، من بەرسیلەی هەڵوەریوم، گریانی لە قورگا خنکاوم. خەسرەوجان بۆ ناگریت؟ بۆ وا سەرسام بوویت؟ ئەزانیت من و کوردستان لێگەچین؟ ئەو بێکەس و منیش بێکەسم.
من لەگەڵ باوکم و دایکمدا مردم، لەگەڵ کوردستاندا ئەوانیش مردن. ئەوان نەوەکانیان هەر بە زیندویی زیندە بەچاڵکرا لەگەڵ کوردستاندا. بولبولیش گوێ لە چریکەی من ناگرێ، گۆڕیش نابێتە هاوڕێم. خۆزگە من بمردمایە بۆ ئەوەی خاک و گۆڕ و وڵات و سەرکردە شەرمەزار نەبوونایە. بۆ هەمووتان لە ئاستی من جایەکی وشک بووی هاوینن، جۆگایەکی بۆ گەنی وەستاون. باوکم بۆ ئەم خاکە لە ناوچوو. لەو کاتەدا من لە ناوسکی دایکمدا 4 مانگان بووم باوکمیان شەهید کرد. وەک بۆیان جەڕاومەتەوە دایکم لە پرسەکەی باوکمدا هاواری کردووە و توێتی خەڵکی وڵاتەکەم ئێوە زۆر بە قسە و باسن، دوایی بەس ناوم نەکەن. من خاوەنی مناڵێکم لە مێردەکەم سکم هەیە. هەموو خۆشیەکانی خۆی دابوو بە من. دایکم چاوەکانی بەسەر مندا ڕەخسا بوو، هەر بۆیە بەگەنجێتی مایەوە و منی بەخێو کرد. پێوتم سەرهەنگجان، من باوکتم زۆر خۆشەویست، تاکە دیاریەکی بۆ بەجێهێشتم ئەویش تۆی. ئەبێت دیاریەکەی بە جوانترین شێوە هەڵبگرم و بیپارێزم، بۆیە هەر لە گەنجێتیمەوە دانیشتومەتەوە. سەرهەنگجان، باوکت بۆ ئەم وڵاتە ژیا، منیش لەبەر تۆ ئەژیم. سەرهەنگجان، تۆ دیاری دەستی هاوسەرە شیرینەکەمیت، لە چاوانتدا هەمیشە ئازایەتی چرۆکە. خۆشەویستم. خۆشەویستی شەونمی بەیانیان بوو. چی بکەم؟ دێکەمان داگیر کرا و زەوی و خاکمان هەمووی داگیر کرا. هەرچی مەڕووماڵاتمان هەبوو هەموو بە عەسیە بۆ گەنەکان بردیان. ئیتر هیچ چارەمان نەما و ژیان نەما. بۆیە بە ناچاری لەگەڵ دایکم و بابە گەورە و دایە گەورەدا هاتینە شار. تا ئەو کاتەی دایە گەورە و بابە گەورەمان مابوو کێشەی ئابووریمان نەبوو. بە چەند ساڵێک دوای مردنی ئەوان باری ئابووریمان تێکچوو. من وازم لە قوتابخانە هێنا و دەستم کرد بەکار تا بژێوی خۆمان دەربهێنم. کرێکی بووین، لەبەرەوەی توانای دانی کرێمان نەبوو ناچار بووین لە خانوە بێتاپۆکانی شەهیدانی ئازادی خانوێکمان گرت بکرێ، لەبەرەوەی کە کرێکەی کەمتر بوو و ڕۆژانەش لەژێر پردەکە حەماڵی مەکرد. ئارد و برنج و شەکرم بۆ خەڵکی بارە کرد و بۆم ئەبردنەوە بۆ ماڵەوە. بڕوان پێ بکە تا توانیم کردومە. لە دواییدا دایکە کڵۆڵەکەشم تووشی شەکرە بوو. هەرچیەکەم پەیدا کرد بەس بەشی ئەویە کرد بیدەمە داو دەرمان و خواردن. ژیان زۆر سەخت بوو، ئەو پارەیە بەشی ناکرد، بۆیە منیش تەواو خۆم هیلا کرده بوو لەبەر خاتری دایکم، چونکە زۆر ناڕەحەتی بە منەوەدی بوو، زۆر ئازاری لەگەڵ مندا کێشا بوو. ئیتر بیرم لە خۆم نەئەکردەوە. ئەوەندە باری قورسم هەڵگرتە بوو، ئازار لاشەمی داگیر کرده بوو. هەرگیزیش لەبەر خاتری دایکم نەم ئەوێرە ڕۆژێک لە ڕۆژان بڵێم ئازارم هەیە. لەبەرەوەی هەمیشە ئەو ئارام بێ بەدەست منەوە خەفەت نەخوا. ڕۆژێکان 2 لۆری ئارد هات، منیش تاومدایە خۆم ئاردم داگرت. ئای لەو ڕۆژە ڕەشە تەواو ماندووی کرده بووم. چەند فەردە ئاردێک مابوو لە ناو لۆریەکەدا، بێڕەحمانە شەڕیان لەگەڵ مندا ئەکرد، زۆران بازیان لەگەڵ منێکی لاودا کرد، تا بەدەمدا منیاندا بە زەویدا. لەبەرەوەی زۆرم لە خۆم کرد، تەواو تاسام لەژێر فەردەکاندا لە ناکاو بینیم چەند دڵۆپە خوێنێک لە ناوکمەوە هات. هیچ گوێم پێ نەدا، چونکە تەنها بیرم ئەکردەوە کە بتوانم ئەوەندە پەیدا بکەم کە دەرزی شەکرەکە بۆ دایکم دابین کەم. بێسوود بوو، کەوتم بەپەلە منیان بردە خەستەخانە، بەڵام نەمتوانی بمێنمەوە. لەبەر خاتری دایکم چاوەڕی ئەوەم نەکرد کە چارەسەرێکی پێویستم بۆ بکرێ. هاتمە دەرەوە، گەڕام هەتا کاری دیکەم دەست بکەوێ. هەر حەماڵیم کرد، هەر کرێکاریم کرد، هەتا ڕۆژێک چریکەیەک لاشەی منی هەڵسان. گوێکانم پڕبوون لە گریەی بە کوڵی دایکە کڵۆڵەکەم. بینیم هەردوو چاوەکانی کوێر بووە بە بۆنەی نەخۆشی شەکرەوە. ئەوەندەی تر گلاراوم گرت، زیاتر لە جاران خۆم ماندووتر کرد. ڕۆژ بە ڕۆژ برینەکەم گەورەترە بوو، تاوام لێ هات، توانام نەبوو بەسەر فەردەیەکی 20 کیلۆییدا
کە هەڵی بگرم. هاوڕێم، ئەو کەسانە زۆر بێبەزەی بوون، کەسێ نەبوو کارێکی سووکم پێ ببەخشێ، هێز و تواناشم نەما بوو، کەسێکیش کاری نەدا بە من. سەرڕای ئەو هەموو ناڕەحەتیش پێیان ئەوتم کوڕە تەممەڵەکە. منیش تووڕەیی لاشەمی پێچا بوو، تاوام لێ هات توانای هیچم نەما. ڕۆژێکیان ویستم سوال بکەم تا هیچ نەبێ کرێی خانووەکە دەربهێنم. هاوڕێجان، زۆریان پێکردم، ئەچوومە لای هەر کەسێک ئەم ڕستانیان وەک سرود دووبارە کردەوە. تۆ لاویت، بڕۆ کار بکە، بڕۆ هیلاک بە، بڕۆ ئارەق برژە. کەسێک لێم تێنە ئەگەیشت بۆ ئەوەندە ئێوە بێبەزەین. ئەچوومە بارگای هەر لایەنێک لە لایەنە سیاسیەکان منیان دەرەکرد و نائومێدیانە کردم لەبەرەوەی ناسنامەکەم لەدەستدا بوو. بە هەمان شێوە پەیوەندی کۆمەڵایەتیشم زۆر کەم بوو لەبەرەوەی هەر بەکاری ڕۆژانەوە خەریک بووم و خۆ نەکردنیشان بە خاوەنی باوکم لەسەر ئەو کێشە سیاسیانە بوو کە لایەنە سیاسیەکان کەوتو بە ناویان لە یەک جا ببوونەوە، کەسیان خۆیان بە خاوەنی باوکم نەئەزانی. بۆیە لە دەرگای هەر هەمویان دەرکرام، مەخابن، هەر لەو شوێنانە دەرنەکرام، بەڵکو لە خانووەکەش دەرکراین. تەواو بێلانە بووین، خۆم و دایکە کوێرەکەم لەبەر دەرگای ماڵاندا ئەسوڕاینەوە، هەردووکمان نەخۆش. من خوێن وەکانی فوارەی بەست بوو لە ناوسکمدا، ئافێراکەی دایکیشم بە کڵۆڵی و داماوی شەکرە و کوێری. هیچ چارەمان نەما، بە هەر شێوەیەک بوو نەم ئەهێش کە دایکم بزانێ کە من زۆر ناڕەحەتم، بەدەست دەرد و نەخۆشیەوە، هەر لێم ئەشاردەوە بۆ ئەوەی خەفەت نەخوا. بەڵام وا هەستمە کرد گومانێکی بۆ دروست بووە، وا هەستمە کرد کە من بە کەسێکی ئیژنەکەر بزانێ. من هەر ئەوەم پێباش بوو کە نەهێڵم بزانێ کە من جیرۆدەی نەخۆشیەکی سەختم. خوایە هاوارە، پاشان خەڵکی ئێوەش هاوارە. دەوڵەمەندان، سەرکردەکان فریام کەون هیچ نەبێت ئاوڕێک بدەنەوە، سەیرێکم بکەن. منیش وەک کوردستانەکەتان خیانەتم لێکراوە، هەر وەک ئەو منیش داگیرتان کردوم. هیچ چارەمان نەما، ڕوومان لە هەر شوێنەگە کرد دەرەکراین، ڕویان وەرەجێڕا. هەر جارەی بە قسێک ئەیان تەزاندم، جارێک بە ناوی ئەوەی کە لاویت، جارێک بە ناوی ئەوەی کە توانای کارکردنت هەیە. هەزاران جاریش توانجیان لێدام بەوەشەوە نەئەوەستانەوە گومانی خراپیان پێبردم. کەسێ ئەیوت ئەمە مەیخۆرە، کەسێکی تریش ئەیوت ئەمە لەوانێت تلیاخۆر بێ یان ئەمە قومارچیە. هەزاران قسەی ناشرینیان خستە دوای من. کەسێ نەبوو بڵێ ئەمە کوڕە شەهیدە، کەسێکیش نەبوو بڵێ خۆ ئەمە ژنە شەهیدە. ئای کە بەهێزم. لە پاشاندا چارەمان نەما، چوونە لای کۆسەی چەم. لەولا دەشتە حاجی فەتاح ناوێک باخێکی هەبوو، ئەو ڕووی تێکردین، خێمەیەکی بە نایلۆن لە ناو باخەکەی خۆیدا بۆ هەڵداین تا من و سەرکردەکەی دڵ و ڕۆح و گیان و دایکە کە ساسەکەم بچینە ناوی. هاوڕێجان، ئای کە خەفەت بارم، ئای کە بێهێزم، ئای کە لاوازم. خەسرە و چۆن دایکم بەجێی هێشتم، چۆنیش باوکم نەبینی ئەویش بەجێی هێشتم، گریانیش بەجێی هێشتم، دڵنیام کە تۆش بەجێمەهێڵی. لە هەرهەمووی ناخۆشتر و ئەستەمتر سەد بریا ئەو ڕۆژەم نەدیبایە، خۆزگەیش هەر نەبوومایە. 4 ڕۆژ لەمە و پێش دایکم زۆر حەزی لە چابوو، بە ناسکی و هێمنی پێیوتم ڕۆڵە سەرهەم، زۆر گلەیم لێتە، هیچ نەبێت بڕۆ تۆزێک کار بکە هەتا ئەوەندە پەیدا بکەی پیاڵەیەک چا بۆ من بکڕی، زۆر حەزم لە چایە. کوڕم، تۆم پەروەردە کرد تا لە ژێر سێبەر تا بحەسێمەوە، بتکەمە دیاری تا مۆمە جوانە مەرگەکانی باوکت هەموو هەڵوەرێنم، کەچی تۆ لە تەنیشتمەوە دانیشتیت و هیچ ناکەیت. کوڕم، زۆر بێهێزم، خەم هێرشی بۆ هێناوم بۆنی مردنەکەم. تۆ وات لێ هاتووە کە نەتوانی پیاڵەیەک چا بۆ سوکنایی ئەم دایکە کڵۆڵەت پەیدا بکەی. سەرهەنگجان، من قەت تووڕە نابم لێت، گلەیی بێلێت، زۆر گلەی بێلێت، کەوشەکانی لە دەم کەوت نەخوارەوە وەک کریستاڵ بەسەر ڕۆحماشکانەوە. قوڵپی گریان و هاواری مەئیوسی لە ناو قوڕگمدا قەتیزما بوو، نەم ئەزانی چی بڵێم. هەر چۆنێک بوو وەڵامم نەدایەوە،
گلەی یەکەم خستە سەر چاوم، بەڵام گلەیەکەی ژی لەمۆی کردم و کڵۆڵەکەی دامرکاندمەوە. ئەوەندەم پێکرا لە خێمە شەق و شڕەکەماندا هاتمە دەرەوە بەرەو سلێمانی ڕێگام گرتە بەر. زۆر سەرما بوو، ئازاریش جەستەمی هەژاندبوو، خوێنیش ناوسکی داگیر کردبووم. ئەوەی کە پێم بوو تەنها 3 دینار بوو، ئەویش بەشی نەئەکرد، نەمەزانی چی بکەم. تەنها بیرم لەوە کردەوە کە پڕم کرد بە کیسەیەک چادا و ڕام کرد. بۆ بەدبەختی من توانای ڕاکردنیشم نەبوو، هەتا گەلک کۆمەکیان لێکردم و منیان گرت. ئەو خەڵکە هەر وەک سەگی هار بەربوونە جەستەم، لە هەموو لایەکەوە قاچ و دەستەکانیان منیان ماچە کرد. ئەی هاوڕێجان، چەندە بێزار بووم، نەم ئەزانی چی بکەم. من بەرەو مردن ڕامە کرد و ئەویش خۆی لێ ئەشاردمەوە. ناچار دەستم کرد بە هاوارکردن. بەدەم هاوارەکەمەوە ئەموت من دزی ئەەکەم بۆ دایکە ئافێراکەم، بەڵام ئێوە دزی لە دایکی خۆتانەکەن، لە خاکی خۆتانەکەن بۆ ئەوەی خەڵکی تری پێ دەوڵەمەندکەن. ئای سەگ و گورگەکان! وایە نەزانی کە هۆلاکۆیان گرتووە. شەوێک لە زینداندا مامەوە، زیندانیان کردم. هەر چۆنێک بوو بەریاندام و گەڕامەوە بۆ کۆسەی چەم، بۆ کۆستەی خەم، بۆ کۆستەی خوێن. لە ژێر خێمەکەدا سڵاوم کرد. مەرگی دایکم پێی وتم بە خێراتی. دایکیشت تۆ خۆش هاوڕێجان، تۆش خۆش سەرکردەکان، ئێوەش خۆش هەی دەوڵەمەندەکان. چوون بۆ گۆڕستان بینێژم، نەمتوانی چونکە گۆڕەکە بە پارە بوو. منیش هیچ پارەم پێ نەبوو تا گۆڕێکی بۆ بکڕم. بەڕاستی من خەڵکی ئەم وڵاتە نیم، من تەنها خەڵکی گۆڕستان و ئێوەش نامۆن بە من. هەتا ناچار بووم لە باخەکەی حاجی فەتاح ویستم گۆڕێکی بۆ هەڵبکەنم. لەگەڵەوەشدا دڵم پارە پارە بوو، جەستەی دایکە نازدارەکەم پێ بوو، هەتاکو بیشارمەوە. بەڵام هیچ هێزم نەبوو قەبرەکەی بۆ هەڵکەنم. ناچار ئەوەندەی چاڵێکم بۆ هەڵکەن تا بتوانم تیایدا بیشارمەوە. کفنیش نەکرابوو، هەر سەرپۆشەکەی خۆیم بۆ کردە کفنێک و چرکەیەک لە گۆڕستان ئەم هەژێنێت هاوڕێجان. گۆڕستانیش میوانداریم ناکە، من سەرهەنگم. دێوەزمەی خەمی دنیا لە خەڵوەتێکدا بۆ من کۆبۆتەوە. هەرچی خەمەکانی خۆتە لەگەڵ دەردەکانی مندا، بەبای کە بە دوای کە سوکاری منیشدا مەگەڕێ. بەڵام ئەگەر ئەتەوێت بیاندۆزیتەوە، باوکم ئەنفالە و دایکم چیمیابارانی هەڵەبجێ و خانەوەدە کەشمان بالیسان و قەڵاتزەی بریندارە یان گۆڕی شەهیدی گومناوە. هەر ئەتەوێت بە دوایاندا بگەڕێی، فەرم و بپرسە بە دوای سەرهەنگێ بگەڕێ کەون بووە. بەخوا خێرتەگە کە بیاندۆزیەوە. گەربینیتنەوە پیان بڵێ کە سەرهەنگ ئەوە تا لێرەیە و چاوەڕی یارمەتی و کۆمەکی ئێوەیە. کوای دایە گیان، ئەی تۆ بابە گیان، ها خسرە و گیان، تۆ لەلام ئەمێنیتەوە و ئەبیتە میوانم یان تۆش بەجێمە هێڵی. وتم چی بڵێم، سەرسام بووم، بەڕاستی شەرمەزار بووم، نازانم چی بڵێم، لەکوێوە دەست پێ بکەم. هەرچیەک من بیکەم ناگاتە دڵۆ بە فرمێسکێکی حەسرەتی تۆ سەرهەنگجان. لاشەم وەک شەقشەقەی مناڵ ئەلەرزێت و ئارەقی شەرمەزاری ئەڕێژم. سەرهەنگ وتی ئەگەر ئەتوانیت تۆ یەک کارم بۆ بکە، من زۆر سوپاس دەکەم. ئەویش ئەوەیە کە گۆڕێک بکڕیت بۆ ئافێراکەی دایکم. لە ژیانیدا هەر بێلانە بوو، ئێستاش لە نەبوون و مردنیشی هەر بێلانەیە. خۆ ئەگەر تۆ ئەوەم بۆ بکەی ئەوە زۆر سوپاس دەکەم. ئەگەر خۆشم نەبەیتەوە لای پزیشکەکە هیچ گرنگ نییە. وتم سەرهەنگجان، دڵ لە دڵمەدە، هەموو کارەکانت بۆ بەجێهێنم، ئەشت بەمە لای پزیشکەکان. واز لەو قسانە بێنە تۆ خۆت ئامادە بکە با بڕۆین بۆ لای پزیشکەکە. بە پشتیوانی خوای گەورە هەموو کارەکان ئاسانە بێ. کاتێ چوین بۆ لای پزیشکەکە دەستی کرد بە پشکنین و سیرکردنی. لە دوای تێڕامانێکی زۆر بەلاشەی سەرهەنگدا پزیشکەکەوتی ئەم نەخۆشیە پێویستی بە چارەسەرێکی گەورە هەیە. ئەم جۆرە چارەسەرکردنەش یان ئەبێت ببرێ بۆ ئێران یان بەرەو هەندەران، ئەویش پارەیەکی زۆری ئەوێ. ئەگەر بۆ ئێرانی بەرن ئەوە نزیکەی 25,000 تا 30,000ێکی تێئەچێ. منیش
سەبوریەکم پێهات چونکە ئەو پارەیەم هەبوو. بردمەوە بۆ ماڵی خۆمان تا لاشن لاوازەکەی کەمێک بحەوێتەوە. ئەو ڕۆژەمان بردە سەر و بەیانی کە ڕۆژ بۆ بە خێرایی چوومەلای مجاوەرەکەی مزگەوتی بنتەبەق و بۆم باس کرد کە ئافرەتێ مردووە ئەمانەوێت بیشوین. وتی خێزانم ئەو کارە ئەکا لەگەڵیدا ڕێکەوتم. ئەوەمان ئامادە کرد. دوایی چوون بۆ گردی سەیوان، لەوێش گۆڕێکم بۆ کڕی لە لای گۆڕ خەڵکەنەکان هەموو کارەکانم ئەنجامدا. پاشان بۆ ئەو براو ئازیزانە کە لە مزگەوتدا ئەم ناسین ئاگادارم کردنەوە لە کێشەکەی سەرهەنگ. هەموویم بۆ باسکردن. ئەوانیش جوامێرانە ئامادەی خۆیان نیشاندا و بە خۆشحالیەوە کە هەموو لەو خێرە گەورەیە بەشداری بکەن. بۆیە هەموو ئەو برایانە هاتنە لای سەرهەنگ بۆ دڵنەوایی و هاودەنگی ئەو. سەرهەنگ ئەو کۆبوونەوەی بەلاوە زۆر سیر بوو. بزەی خۆشی و شادی لەسەر سنگی هێلانیان کردبوو. بێدەنگی باڵی کێشا بوو بەسەر سەرهەنگدا. هەر بۆیە کاتی نوێژ بوو وتمان بۆ جەماعەتێ بکەین، دوعای خێری تا بکەن بۆ هەموو موسڵمان و ئەو براشیری نەمان. هەر چۆنێک بوو سەرهەنگیش لەگەڵمان بەشداری کرد و پاش تەواو بوونمان لە نوێژەکە سەرهەنگ زۆر بەقوڵی بۆ دایکێگریا و هەموو لە دەوری کۆبوونەوە دڵنەواییمانە کرد. دوو برای خۆشەویست ئامادەی خۆیان نیشاندا بۆ ئەوەی سەرهەنگ ببەنە ئێران، هەموو مەسرفێکی بکەن تا کارەکەی بە ئەنجام بگا. بەڕاستی من لە خەم ڕەخسام، ئیتر ئارامم گرت دڵنیا بووم. بەڵێ چوین بۆ کۆسەی چەموو. دایکی سەرهەنگمان لە چاڵەکە دەرهێنا و کفن و دفنێکی باشمان کرد. پاشان بەرەو سەیوان بەڕێکەوتین تا جەستەکەی بە خاک بسپێرین. خەڵکێکی زۆر لە ئەهلی مزگەوت دوامان کەوتبوون. ئامادەی خۆیان نیشاندا، مەلامان لەگەڵ بوو. بەڵام سەرهەنگ بە مات و ملولی لەولاوە لە لێواری کۆنکرێتێکی گۆڕێکدا دانیشت بوو بە کوڵە گریا. پاشان سوپاس و پێزانینی خۆی بۆ خەڵکەکە دووبارە کردەوە. دەستی بۆ ئاسمان بەرز کردەوە کە دوعای خێر بۆ تەواوی ئەو براو دۆستانەی کە لەم مەراسیمە بەشداریان کردووە کۆمەکیان کات. بەڵام لە پڕ سەرهەنگ بەلادا هات و کەوت. هەموو لێی کۆبوونەوە. منیش ڕانم خستە ژێر سەری و بەهێمنی چاوی بەرز کردەوە پێیوتم گەردنم ئازاکە. وتی دایکم ئارەزووی میوانداری مەکە، ئەگەر گۆڕێکیش بۆ من ئامادە بکەن خێرتانەگا. دەستی خستە ناو دەستم، چاوەکانی بەرز کردەوە، بە ئارامی سێرێکی منی کردەوە. پاشان چاوەکانی لێک ناو، ئەویش بۆ دوجار ماڵ ئاوایی لە هەمووان کرد. بە میوانداری دایکی شاد بوو. ئەم جارەیان گریان هەمومانی کردە میوانی خۆی. چریکەیەک سەرهەنگ خەولێخە. بۆیە هەر لەسەر گۆڕەکەی ئەم دێڕەم نووسی کە چریکەیەک سەرهەنگ بە ئاگا ئەهێنێتەوە. سەرهەنگ و خاک ئەم شەو دڵم کۆچەرێکی شێتە وەک یعقوب. لە ترساندا شەوڕێەکەم، عاسێک ڕاوم ئەنێت کە بژاری ڕاستی خەیاڵ مەکە. ڕۆمانێکی خۆشەویستی بەجێ ئەهێڵێ. یوسف لە زینداندا پڕشەرمەکە. خۆشەویستی ئێمە گوڵە، خۆشەویستی ئێمە شەرمە. خۆشەویستی ئێمە چییە؟ بە دوای تاجی سەری کام شار ڕێکەوتوین؟ ڕەهەندی کام بیر وروژاندوینی؟ ڕەهێڵەی کام ئەندێشە کۆیلەی کردوین؟ ڕێژینی کام ژیان هەژاندینی؟ هێژایان من ئەڵێم بەسە، با ئیتر شعر لە گۆڕنێم. لە جیاتی چێلی گۆڕەکەی خامەکەم دائنێم. کفنەکەی پەڕاوی سپی شعرەکانمی تێوە ئاڵێنم. بەو شێخنکا و گۆڕەکەت پڕەکەمەوە. گوڵبارانی گۆڕەکەت بە هەناسەی شاعیرانەکەم. شعر نانە، شعر خەمە، شعر بۆنە. شعر گوڵاڵە سوورەی وەرزی بەهاری ستەمە.
من نازانم بۆ هەمیشە خەواڵ و مەکەن لە جاتی عەتر مەرگ باران مەکەن من ئەمەوێت هۆنراوەیەک مارەکەم لە خاک تا سەرهەنگ لەدایک بێ بە لەدایکبوونی لە باوەشی خاکی دایکی ئەمرێت خۆشەویستان لاڵقەی داهاتوودا درێژەی ناوڕۆکی ئەم کتێبەتان پێشکەشەکەین تاوکاتە ڕێز و سڵاوی عەتا قەرەداقی جێبەجێکار پێشڕەو عومەر پێشکەشکار پەسەند بفەرمونون هاوڕێمان بن